سەرەتاش بە تەوەری ستۆدیۆ دەستپێەکەین و باس لەواکەین کە بە شێوەیەکی گشتی ڕێکخرا و زۆرن کە هەوڵی ئەوایەن کورد و کللتوری کوردی بەجیهان بناسێنن و لە هەمان کاتیشا خۆشبەختانە ئێمەی کورد ئێستا ناوەندێکی ڕۆشنبیری کوردیمان هەیە لە نیویۆرک و ساڵانێکە هەوڵەت کە توانا و با بڵێین لێهاتووی ڕۆشنبیران و کورد و کللتوری کوردی بە جیهان و بە ئەمریکا بە تەواوەتی جیهان بناسێنێ. جا بۆ گفتوگۆکردنی زیاتر لەبارەی کورد لە دەروی کوردستان میوانداری خات و خەیاڵ خێرتێڵمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی ناوەندی ڕۆشنبیرین لە نیویۆرک. خات و خەیاڵ بەخێربەی بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین. زۆر سپاسان دەکەم بۆ میوانداریکردنم. سەرەتاش حەزەکەم بەوە دەست پێ بکەم کە لە باکوور بۆ ئەمریکا چ کاریگەرێکی هەیە لەسەر بیرکردنەوە کارەکانت؟ پرسیارێکی سەرنجڕای کێشە کە چۆن کەسێک پارێزگاری لە شۆناسنامەی کوردی خۆی بکات کاتێککە لە نیشتیمانی خۆ دوور دەکەوێت. پێم وایە بێ بە شێوەی جیاوازکاری کردووە بابەتەیەکی لەو جۆرە کە زیاتر کار دەکەی بۆ کوردەکان بە تایبەتی کاتێک کە من سەفەرم کرد بۆ نیویۆرکە لەوێ شوێنێکە یاخود ئەوێ شوێنێکە کە ئەتوانم بڵێم زۆر گرنگە ئەوە ئەو کارە وای کرد ئازادیم پێ ببەخشێتەوە بۆ ئەوەی کە کار لەسەر شۆناسنامەی یا شۆناسی خۆم بکەم وە دەست بکەم بەکارکردن لەسەر ئەوەی هێڵانە بیر و هۆشم و دڵمەوە کار بکەمەوە پێزانینم هەبێت بۆ تێگەشتن لە بابەتێکی وە چمانایەک دەگەێنێت کە من ژنێکی کورد بم. تۆ خۆت زمانی کوردی ئەزانیت، جا بۆچی ئەم ئێوارەی بە کوردی گفتوگۆ لەگەڵ ئێمەیان نەکرد؟ زۆر بەداخەوە من کوردی نازانم وەک پێوێ کوردی. بەڵێ وایە بەڵام من کوردی باکوور هەمان ئەو ئازادیەمان نییە کە کوردەکان لە باشووری کوردستان هەیەە بۆ ئەوەی کە زمانی خۆیان فێر بن. من دەزانم لەگەڵ ڕێزمدا و پێزانینەوە بۆ ئەو کولتوری خۆم بەڵام نامەوێت دۆخێکی وادا بە ئینگلیزی بە کوردی قسە بکەم چکە زۆر خراپە بێت. سەرچاوێ من ئەوەنە فێر بوویت زۆر باشە. کەواتە بۆچی پاراستنی کللتور و نازنامەی کوردی بۆ خات و خەیاڵ هێندە گرنگە و گرنگی پێدات؟ پرسیارەکەت لەسەرتاوەچی بوو بەشی یەکەمەکەی ئەگەر دووبارەکەیتەوە؟ بۆچی پاراستنی کللتور و نازنامەی کوردی هێندە گرنگە بۆ خات و خەیاڵ؟ لە ڕاستیدا ئەوە گرنگە لەبەر چەند هۆیەک بەڵام من دوانی سەرکیان دەستنیشان دەکەم. یەکێکیان بریتە لە دراوسەکانمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوان لە جیاتی ئەوەی کە ئێمە دەبێنن یا وەکو قوربانی یا وەکو کەسانی کە خەبات دەکەن لە پێناوی ئازادیدا ئەبێ یەکێکیان بژێرە یان دەبێت بمرین وە کۆتایی بەژیانمان پێت یاخود دەبێت تۆریستان و ڕێکخراوەتیرۆسیەکان ببەزێنین و وەکو داعش یعنی ئەوە هێڵە سەرکیەکە کاتێک کە دۆخە کۆتایی هەر لەبیر دەکرێت. ئەم دۆخە شتێکە کەوا لێ دەکات کە ئازاری زۆر بچێژیت و ئەمە ڕنگدانەوەی دەبێت لە کولتوری کوردیە لە سینەمای کوردیە لە خودی زمانی کوردی خۆیدا لە خواردەمەنی کوردیدا ئێمە زۆرمان پێشکەش کردووە بە هەموو لایەک. بۆیە ویستم لە ئەو جۆرە دۆخە دوور بکەمەوە شتێک دروست بکەم کە نوێ بێت تازە بێت و ئەو تازەیی و نوێیە ڕەگی لە ناو کولتوری کوردیدا هەبێت نەک لە
لە شتێکی ترایە لە یەکێکی تراوە و بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ ڕێگ و ڕوشەی خۆمان بۆ ئەوەی پانتاییەک دروست بکەین بۆ خۆمان بۆ هەموو گەلی کورد بۆەوەی کە کۆ ببینەوە و شانازی بکەین بە شوناسی خۆمان و خۆمان قبول بکەین بە زمانی خۆمانەوە بە خواردەمەنی و مۆسیقا و سینەمای خۆمانەوە. زۆر باشە. کللتور و فلم چۆن ئەتوانن ببن بە ئامرازێکی گۆڕانکاری بە ئامرازێکی بەرگری و گۆڕانکاری کۆمەڵایەتی؟ لە ڕاستیدا پێویستە دان بەوەدا بنین کە گەلی کورد یەکێکە لە گەلە دێرینەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەتوانم بڵێن لە مێژووی جیهانیشدا و ئێمە ئەم دەوڵەمەندیە بێ سنوور و گەورەیەمان هەیە لە زانست و معریفە و چیرۆک و بابەتی مێژوویی بە درێژایی هەموو مێژوو دایکەن چیرۆک بۆ کچەکانیان دەگەڕنەوە کچەکانیش بۆنەوە کانیان دەگەڕنەوە ئەمە لە نەوەیەک و بۆنەوەیەکی تر دەگواترێتەوە کەواتە ئێمە ئەم زانیاریە کەڵەکە بووە بڕوانە کرد و سەرنڕای کێشەمان هەیە کاتێک تەکنۆلۆژیا دێتە خزمەتی سینەما و شاشەی گەورەوە هەلێک دروست دەکات بۆ ئێمە بۆ ئەوەی کە ئەوە بهێنە پێشچاومان کە ئێمە چین و ئەوەی کە ئێمە فێری بووین و ئەو ئەزمونانەی کە ڕوبەڕوومان بوونەتەوە ڕنگدانەوەی دەبێت لە سەر شاشەکە یان لەسەر شاشەکە دەرکەوێت لە ڕێگەی دراماوە لە ڕێگەی دۆکومنتاریەوە لە ڕێگەی ئەنیمەیشنەوە ئەوەش وا دەکات ئاوێنەیەک بێت بۆ کوردستان بۆیە لە ئێستادا لەناو دڵی نیویۆرکدا پەخش دەکرێتە و ئەوەش پێزانینێکە شەرەفێکە بۆ ئەو کارە کە بە جۆرەی ئاواها دەکرێت هێندەی بتوانین بۆ ئەوەی کە بتوانین بازنەیەکی گەورەتر دروست بۆی کە خەڵکی بیان لەگەڵمانە بەشداری بکەن بۆ درێژەدان بۆی کە ئێمە دەستمان پێکردووە. هەر بژیت خات و خەیاڵ جا شتێکی زۆر جوانم لە خات و خەیاڵا بینی بێگومان تایبەتمەندی زۆر جوانی هەیە ئەوەندە بە جوانی باسی کوورد دەکات ئەوە لە لایەک بەڵام لایەکی دیکەش ئاڵاکەی ملت ئاڵای کوردستانە ئەو شتەشت زۆر جوان و جیاوازە هەزەکەم ئەگەر هاوکارانمان نیشانی بەن لە نزیکە وەرەگرن شتێکی زۆر جوانە نەخش و ئاڵای کوردستانە لەسەر ملوانکەکەی کە زۆر بە جوانی نەخشێنراوە ئەوە دەرخەری ئەوەیە کە خات و خەیاڵ زۆر ئاڵای کوردستان و کللتوری کوردی خۆشەوێت ئەو ملوانکەیە هەمیشە لە ملتایە خات و خەیاڵ؟ ئەتوانم بڵێم هەموو ڕۆژێ لە ملیەکەم هەموو ڕۆژێ لە ڕاستیدا ئەمە دیاری بوو کە هاوڕێیەکم پێی بەخشیم لە کاتی ئاهەنگێکە بۆیە بەردەوام لە ملی دەکە بوو بەڵێنێکم داوە کە یاخود تێبینیەکمە وتمەوە ئەو ملوانکە زۆر جوانە ئەویژوتی ها بۆ خۆت بیبە بۆیە لە ڕاستیدا ئەمە تەنیان سەربەرزیەک و شەرەفێک نییە بۆ شانازیکردن بە نیشتیمان و زێدی خۆمانەوە لە ڕێگەی مەدالیەکەوە بەڵکو بریتە لە ئەساڵەتێک یاخود لە ئەو میوان دۆستیەی کە کورتێتی بۆیە مانایەکی زۆر گەورەی هەیە کە بەردەوام ملوانکەکە لە ملکم کەواتە دامەزراندنی نیویۆرک کوردیش کەلچرال سێنتە چه ئاڵانگاریەکی هەبوو بۆ ئێوە ئەو کاتێک کە داتان مەزراند؟ ئێمە لە ڕاستیدا فستیڤاڵی سەرەتاوەکو فستیڤاڵ و کولتوری کوردی دەستی پێکرد کارەکە بۆیە یەکەمین کار کە ئەنجاممان دەتوانین بڵێن لە زیاتر هاوشێوەی ئەو کارە بکە لە سەرەتاوە ئامادەمەدا کرد کتێب و خواردەمەنی کوردیمان و هەروەها چای کوردیمان یاخود ئەوە شێوازێکی ترە دەتوانین بڵین بۆ خاوەندارەتیکردنی ئەو واقعی کە تێیدا دەچێت نەک تەنیا شاناز پێ بکەین بەڵکو دەتوانین بڵین ئەوە واقعی ئەمێکە بریتە لە چایەکی کوردەواریانە بۆیە لە ماوەی 34 ساڵدا
ئێمە دەستمان کرد بە بەدەستێنانی کۆمەکی دارایی بۆ ئەوەی کە بتوانانی بەردەوام بچکە گەڕانە بەنەمە دەتوانانی بەردەوام بین بۆ ئەوانە پشتیوانیان کردێن و یارمەتی و کۆمەکی داراییان پێشکەشکردین پاشان سنتەری کولتوری کوردیمان لە نێودام مەزران وەک ڕێکخراوێکی قازانچن نەویست لە ئێستادا دوای 5 ساڵ یاخود وا بۆ 6 ساڵی دەچێت ئەو سنتەرە کولتوریە زمانی یاخود قولی فێربوونی زمانی کوردیش ڕێک دەخات بە تایبەتی کرمانچی بۆ مناڵان و بۆ گەورەکانیش و منداڵەکان دێن بەردەوام دەبن و خوێندکارەکانمان لە ئێستادا بە شێوەیەکی زۆر باش قسە دەکەن و دەنووسن بە زمانی کوردی دەبوو من خۆشم بەشداری بکەم لە خولانەدا بۆ گەورەکانی لە ئێستادا دەستمان پێکردو بە داواکاری زۆرە بۆی دووبارە دەستمان پێکردێتەوە بۆیە خزمەت گوزارەکانمان بۆ کۆمەڵگەی کوردی تەنیا لە ڕووی جوگرافیە سنووردار نییە لە ناو نیویۆرکدا بەڵکو خوێندکارەکانمان لە هەموو لایەکی ئەمریکاوە دێن بەڵام مامۆستاکانمان لە کوردستانە بۆیە بە بەردەوامی ئەو پەیوەندیە ئۆرگانیەمان هەیە جگەلەوەش هەفتانە بەرنامەکانمان هەیە و لە ئێستادا خولی 5 هەفتەیمان هەیە و هەروەها یانەی کتێبمان هەیە مانگانە بۆ ڕێزلێنان لە ڕۆمان نووسەکانمان و باسکردنی کارەکانیان و هەروەها ڕیکلامکردن بۆ کارەکانیشان پۆدکاستێکمان هەیە بۆ باسکردن و تاوتێکردنی سینەمای کوردی و هەروەها شتێک تریشمانە کە پەیوەندی بە میراسی کوردیەوە هەیە کە 5 ئازار یادەکەی دەکەین هەموو 5 ئازارێک چاڵێکیمانە چک لە ڕێگەی فیلمەوە بێت لەسەر شاشەوە بێت یاخود لە ڕێگەی چاو پێکەوتنی تۆمارکراوە بێت یاخود کۆ دەبینەوە لە سەیراندا لەیەک لە ئاهەنگاندا بە هەرمان شێوەش کاتێشدا ئەمە خولی پەروەردەیە نەک بۆ ئەوانی کە کوردنی بەڵکو بۆ کوردەکانیشە چونکە کوردانی ئەمریکا لە هەموو پارچەکانی کوردستانەوە هاتوون و دیاسپۆرای کوردی یاخود پەنابەرانی کورد لە بێژمارەیان زۆر بەردەوام لە گەورەبوون زیادبوون تایەوە ئەو تواناییکە هەیەنەوە بۆ ئەوکە ئەنجامی بدەن دەکرێت زۆر گەورە بێت ئەوە بیرروبۆچوونی تایبەتی خۆمە بۆیە ئێمە دەتوانین بڵێمە ئەو کارە دەکەین بۆ ئەوەی کە وا لە مناڵان بکەین کە تێبگەن لەوەی کە کورد چ مانایەکێ وە شانازی پێوە بکەن و لە سنتەری شارێکدا فستیڤاڵێکی ساڵانیان هەبێت یاخود شانۆیە گەریەکیانە هەبێت لە ناونیۆرێکدا بۆی کە کۆ ببنەوە ئاهەنگ بگێڕانە ئاهەنگێکی ترمانێ شەو زستانی بەداخۆ من ئەم ساڵ نەمتوانی بەژاری تێدا بکەم unfortunately هەوڵ دەدەین پانتایەک دروست بکەین نەک تەنیا لە ڕووی فیزیکیەوە بەڵکو لە ڕووی هەستی و معریفیە بۆ ئەوەی کە هانی کوردەکان بدەین کە بێن بەشداری بکەن لەگەڵمانداوە و کۆ ببینەوە لە دەوری ئەو چالاکیە کولتوریانە نەک تەنیا پارتە سیاسیەکان چونکە ئێمە لەوێ کار دەکەین بۆ ڕۆخاندنی دیوارە فیزیکەکان کە دەوریان داوێن بۆ ئەوەی وابکەین کوردەکان کۆ ببنەوە قسە بکەن و شانازی بە یەکتریەوە بکەن و ڕێز یەکتری بنێن و ئێمە ڕێزمان هەیە بۆ هەموو جیهان ڕەنگە یەکەم ساڵوانە بێتە بەڵام دووەم ساڵ کەسانێک هاتن کە پشتیوانیمان بکەن بۆ ئەنجامدانی فستیڤاڵەکە و هەستمان کرد کە ئەمانش کردنەوە وەرە بیری ئەوان چی بۆ کە من لەکوێوە هاتوومی ئەوان تر لەکوێوە هاتوون کە لە ناو تیمەکەتا بن چونکە ئێمە ئاهەنگمان دەگێڕا بۆ کولتورەکەمان ئەوەش باشترین ڕێگایەک بوو بۆ شانازیکردن بۆ کولتوری شوناسی کە هەمانە هەموو وەرزەکانی ساڵتان پڕ چالاکیە هەر بژین هەموو مانگەکانتان پڕ چالاکیە
لە ڕاستیدا ئێمە هەوڵ دەدەین کاتێک کە پێویستمان بە دروستکردی پەنتاییەکە بێتە بەڵام ئەگەر باش نەبێ کە ڕەنگەوان نەبێت بە تایبەت تێگەر بێت و لە ناو سنتەرەکە شوێنمان نەبێت داوای لە بنەکەین بەڵام چالاکی ترمان هەیە وەکو فیلم یاخود تۆمارکرد یاخود چاپێککەوتنی تۆمارکراوی یاخۆت ڕکلامکردن و لە ئێستاداشتی زۆرمان هەیە وەکو ئاهەنگە لە ئەمریکا لە باشوور این لە باکووری ئەمریکا خۆ لە کەنەدا لە باشوور و وە پانتایەک بۆ ئەوانی دروستەکەین بۆ ئەوەی کە بێن کار بکەن و کۆ ببن و ئاهەنگ بگەڕن. زۆر باشە کەواتە جیاوازی فستیڤاڵی فیلمی کوردی نیویۆرک چییە لەگەڵ فستیڤاڵەکانی دیکەیە؟ من دڵنیام هەموو فستیڤاڵەکانی فیلمی کوردی ناوازن بە سروشتی و خۆیان بەڵام ئەتوانم بڵێم جیاوازیەکی گەورە هەیە لە نێوان فستیڤاڵی فیلمی کوردی و ئەوانی تەردا ئامانجی ئێمە ئەوەیە کە سینەمای کوردی بناسیێنین بە جیهان کە دڵنیاشین کە پیشەسازی گەورەی سینەمایی لە ڕێگەمانە لە داهاتوودا بەڵام جگە لەوە دروستکردنی هەلو بوارە بۆ ئەوەی کە یەکێتێکی خۆمان لە ئامێز بگرین. کوردان دێن و کۆ دەبن و تەماشای فیلمەکان دەکەن و هەندێک جاریش تەماشای فیلمەکان ناکەن بەڵام دەچنە دەرەوەی هۆڵە کەوچ بێکەوە چاو دەخۆنەوە کە چاش دەخۆنەوە قسە لەگەڵ یەکتری دەکەن ئەم قسەکردنە زۆر گرنگە بۆ ڕووخاندنی سنوورە فیزیکی و جەستەی و سۆزداریەکان چونکە کاتێککە باسی موڤیەکە دەکە فیلمەکە دەکەن تێدەکەن لەوەی کارێکە گۆشەنیگایەکی جیاوازی خۆی هەیە بەو جۆرە تۆڕەکە دروست دەکرێت لە نێوان یەکتریدا یاخود لە نێوانیاندا لەبەرەوە ئەوە یاخود ئەو جۆرە هەلانەوە دەکەن کە سنتەری نیویۆرکە لە ئەمریکا شتێک بێت کە کراوە بێتەوە بخۆم بەش بە حاڵ خۆم چەندین فیدباکم پێگەیشتۆتەوە کە دەبینن کۆمیونیتی یان کۆمەلگەی کوردی هەیە لەوێ هەیە کە گروپی بچوو بچوو کۆ دەبنەوە دەچنە دەرەوە بۆ شاخڕەوی و ئامادە بن و پەیوەندی بەهێز و بەتین لە نێوانێکیدا دروست دەکەنەوەی زۆر گرنگە بۆیە هەمووان چاوەڕێەوەن و یەکێک لە هاوڕێکانم لە ڕۆژهەڵات وتی خەیاڵ من هەموو ساڵێک دەوەستم کەواتە ئەوە هەستێکە کە هەندێک جاروا لێ دەکات کە ئەو هەست و سۆزە بەتەواتی زاڵ بێ بەسەرت داوە لە ڕووی هەستی و سۆزداریەوە لە ڕووی داراییەوە کە وا لە دەکات بتوانانی شتێک لە دەوری خۆ دروست بکەیت بەڵام هەندێک جاروا دەکات ئاسەنگی زۆریشە بێت بە تایبەتی ئەگەر بێت و ژن بیت تایبەتی وەکو من چونکە هەندێک جار لەوانەیە کاری ژنان بەجددی وەرنەگیرێەوە کاری پیاون بەڵام ئەو واقعەیەکە ئێمە کاری لەگەڵ دەکەین بۆیە جۆرە کارانە وام لێ دەکەن کە بەردەوامە بیری خۆمی بهێنمەوە کە ئەم ڕێگە ئێمە ڕێگە ڕاستەکەیەکە گرتومانەکە بەر بەم دوایانە بۆ نمونە کەسێکا کە قسەکەی پێوتون بە تەواوەتی کاری تێکردن لە ناخ. زۆر باشە باست لەوە کرد پێش بەرنامە کە وتت سەردانی سلێمانیت کردووە بزانم چ شوێنێکی سلێمانیت بینیەوە بەڵام کەمێک بە خێرای وەڵامی پرسیارەکەم بێتەوە چکە کاتمانەوەندە نامەنێ حەزەکەم پێمان بڵێ چ شتێکت بینیوە لە شاری سلێمانی. من دوێنێ شەو گەیشتمە سلێمانی ئەمڕۆ چوم سەردانی ئەمنە سوورەکەم کرد سەردانی بازاڕم کرد سەردانی کۆمپانیا کۆمپانیای بەرهەمهێنانم کرد وازم لەو نێوەندەشتا شتێکی ترم کرد و پاشان هاتم بۆ ئێرە پێم وابێ کوردستان بەهای زۆر لە خۆ دەگرێت نەتەنیا بۆ گەلی کورد و یاخۆ دراوسەکانمان هەمیشە ڕۆژهەڵاتی ناوڕە شوێنێکی ناسەقامگیر بووە وەکو کوردیش ئێمە
مۆدلێکی گیانیمان دروست کردو کە قابلی ئەوەیە بمێنێتەوە و ئێمە دەتوانین بژین بە ئاشتی دەتوانین بژین لە شوێنێکدا کە ترسی ئەومان نەبێ بگەڕێنەوە بۆ دواوە و ئەوەش شتێکی گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و کوردستان دەبێتە نمونە و مۆدێلێکی بەرچاو باڵا بێ بۆ هەمووان کە بڵێن کە ئێرە شوێنێکە بۆ ئەوەی کە زۆر شتی لێوە فێر بیت و وەری بگریت و بەشداری پێ بکەیت چه فێمینیزم بێت یا خودکاری مرۆڤ خوازی بێت یا کولتور بێت بۆیە سلێمانی شوێنێکی زۆر خۆشە جوانە بۆی کە سەردانی بکەیت و هەموو بەشەکانی تری کوردستانش بەڕاستی جوانە لە دووهۆکۆ بۆ هەولێر سلێمانی بۆ زاخۆ ئامێدی وەکەوە ئەروە پلانی وەشمێک کە سەردانی هەڵەبجە بکەم ئینشاءالله زۆر سپاس بە ناوی سلێمانی کوردستانەوە چەنە خۆشت کوردی نایمە کوردستانەوە سپاس دەکەین کەواتە ئێمە هیچ شتێکمان نەما جگەلەوەی کە سپاسی بەڕێستانەکەین کام ئێوارێ لەگەڵمانە بوویت زۆر دڵخۆش بووین ئەگەر هەرچیەکت ما ئەتوانی ئاماژەی پێبێ لە کۆتاییە just be quick يعني كمك بخيري thanks so much so our website for those who are ئێمە وێبسایتێکمان هەیە بۆ ئەو کەسانەی کە مەبەستیانە ئاگادار بن لە چالاکیەکانمانن کە بتێ لە NKYCC.org سوشیال میدیەشمان هەیە بە هەمان شێوە لەوێ ناوەکانن هەیە ئەگەر بتانەوێ کۆمەک ببەخشن دەتوانن و ئەگەر بتان هاوکاریمان بکەن دەتوانن ئەگەر بتانەوێت نامەمان بۆ بنێرن و بتانەوێت کارتان بۆ بکەین ئەوە ئێمە ئامادەین بۆ ئەوەی کە هاوکاری و هاریکارەکانی ئێوە لە سوشیال میدیا و پچاتەکەمان بڵاو بکەینەوە بۆیە ئێمە لێرەین بۆ ئەوەی کە دەستمان درێژکەین بۆ یارمەتیدان و هەروەها کاریش دەکەین بۆ ئەوەی کەین ئەو کەسانەی کە کارکردن لەگەڵ کەسانێ کە دەستیان درێژ کرد بۆی کە ئێمە یارمەتیمە یا یارمەتیمان دووبارە زۆر سپاس بۆ تۆ جا لەگەڵ منا بمێنەرەوە ئەچینە لای هەواڵی دواتر باسی ئەماکەین ئەمە بۆ بخوێنەرەوە We are talking about yes so next project Athena Lai, Resident Evil. Next project is a New York Kurdish residency program. Programmi residency New York. Within that program, we aim to. O program نیه ئێمە ئامانجمان ئەوەیە کە فیلم سازانی کورد و ئەکادمیانی بواری فیلم یان کە باگراوندێکی ئەکادمیا لەبارەی فیلم هەیە کە بێن بۆ ئەوەی کە باس لە سینەما بکەن. یەکێک لە شتەکان شوناسی کوردی ببورن بابزانم کاتی زۆرم بەردن بەڵام زۆر گرنگە بۆ ئێمە کە بەشداری بکەین لەو ئیڤێنتاتە بەتایبەتی کە من ێستا 9 ساڵ ئەزمونم هەیە لەو بوارەدا ئەوەش بۆ ئەوەیە کە دۆکیومنتێک دروست بکەین یا چوارچێوەیەکی کارکردن دروست بکەین بۆیە کە خۆمان ببینن بانگەشێەوە ناکەین کە ئێمە کە لە سەرمان دروست کردبوو قسە لە سەرکە لە سەرکەڕە بەڵکو ئێمە چوارچەی کارکردن درێتەکە سەبار بە فێلم بە چکە پرسیارێکمان لە سەبار بە خۆمانە وەکە بڵێنەوە سینەمای کوردیە دەمانوێت کار لەسەرەوە بکەن بۆی کە بزانێت کە شوێناسی کوردی چیە ناسنامی کوردی چیە زۆر سپاس بۆ تۆ دووبارە زۆر سپاس سەرچاوێ من